بەڕێزان هەندێک شت هەیە پێویستە قسەی لەسەر بکری هەر ئەوە نییە بەس بین ئێمە قسە لەسەر پارتیویی بکەن دزن گەندەڵ خاینەوەیە بە من خەڵکانێک ئەگەر لە بەرەی ئۆپۆزیسیۆنن خاوەن پرەنسیب و ئەخلاقی کۆمەڵایەتی بەرز نین نمونەیەکە نەو ژەهرە پیسەی فرێدرێن ناو کۆمەلگا خۆ ئەگەر بە قسە بێت کەس بەقەدەر فارغ و ڕەفیق و مەل بەختیار دروشمی بری قەدارتر نادە بەڵام پڕسەیان کە خاوەن چ پرەنسیبەکەن چه ئەخلاقەتیان هەیە بۆیە یعنی تۆ سیرکە پارتی بە ئاشکرا ئەوت سوی دام پێ دەکە ئێگەر تو وچ ئەوت سوی هاتی بەدا خوشک و تۆمەت لەو خەڵک دروست کرد بە هەر لە بەرەی ئۆپۆزیسیۆندا بیت بە هەر لە بەرەی ئۆپۆزیسیۆن تۆ ئەگەر هاتی هەموو ڕۆژ ئەوە پاراستنە ئەوە زانیاریە ئەوەیە وات کرد خەڵک کەس بڕای بە کەس نەمینێ ئێ بە هەر بڵێ ئەمن ئۆپۆزیسیۆنم یعنی کەسە شەریف نییە باس دەرێ بەس ئەمن هەوم بەس ئەمن هەوم لە گەرمەی زیندانیانی بادینان چەند کەسێک هاتن جە و شەڕەکیان دروست کرد خەڵکەکی زۆریان بێتاقەت و بێهیوا کرد بۆیە خەڵک کە دەڵێت کاچ خۆم کە دەڵێت نەوشیروان خەتەرتر لە پارتیوێچێتی لەبەر ئەوەی بە نەوشیروان کرا لە تێکشکانی و لاوازکردنی ئۆپۆزیسیۆن بە هەموو پارتیوێچێتی و بەعز نەکرا بەڕێزان ئێم ئیشی ئۆپۆزیسیۆن نمونەیەکی باڵاتر شامدە لە دەسەڵات جوانتر کاریگەرتر تۆ ڕەخنەگری ئەو دەسەڵاتەی لەبەر ئەوەی کاکە دەمی ئەو چۆکان دەکات دەمی جاشەکان دەکات دەمی ئینسانی بێڕەوش دەکات دەمی گوندی لوبنانی دەکات شەقاوە دەکات تیرۆریست دەکات ئەزا تو بە خۆت بچی درۆ بکەی تۆمەت دروست بکەی بێسیفەت بی کە خەڵکێک دەستی تیگرتیە ڕەچاوی ئەوەی نەکەی دوو ڕۆژ لەگە یەک ئیشت کردیە تۆ ئەگەر بچی بە زەبر و زەنگ شت بەکاربینی بۆ دەبیە معارەزە بڕوا لە خۆ لە ناو پارتیوێچێتی لەو زلکاوەیدا هەیە خەڵکانێک کۆنە پاراستنن گوێن دەدەن تۆمەت لۆ خەڵک دروست دەکەن دێ قسە بەو خەڵکانەش دەکە بڕوا بکە من لە ژیانم ئەوە دەبینن قەت جوابی ئەو کەسە سوکانم نەدایتەوە ناشتەمەوە هزار ئەوەندە کەم بە تایبەتی ئەو ماوەی گەڵێک زۆر بووە من دەزانم کەسێک بەرتی کۆمەڵەکان بەرتی دەدەنە پارتیوێچێتی کۆمەڵی کەس هەن دەیانێ ئۆپۆزیسیۆن ناشیژم بکەن باگراوندی سەقافیان هاتینە ئەوروپایە هەر بەس فێرە جوێن و هاتو هەوار بوومە کورکاچ خۆم ئۆپۆزیسیۆن کۆمەڵە قێم و ئەخلاقا من خەڵکێ ئەو پەڕی پاکە بوێرە بەڵام دیتیتم بێ سیفەتە ئێوە چکەڵک دێ کاکاتوک کە لێت دەقەومێ و پشتت تێدەکات کو لەگەری دەچێت سەنگەرێک خاڵش کەش دەمێ بڵێم هاڕیان زۆر بێ ئەخلاقیە خەڵکانێکی زۆر پەیدا بوونە تەلەفۆن لۆ دەکەن دەنگت تەسیید دەکەن چاتی پریڤات بە دەنگ و چاتەکان دەبین دەکەن خەڵکی شتیان بڵاو کرایتەوە من چەندی ناو حاڵەتانم لێ ڕوودایە کورکاچ خۆم پۆبلیکە ینی بڵاوکردنەوە بۆ بڵاوکردنەوەیە پریڤاتە قچە قیەمبێلنەوە سیقەیەک بمینێ لە نێوان هەندی خەڵک خەتەرەکە لەوەدایە خەڵکانێک ئەو کارانە دەکەن کە ناو لە خۆدەنێن ڕەخنەگەر یان حتا لە ڕووی کۆمەڵاتی و کاکەوانە سیفەتی درۆزنی گوێندان تۆمەتی ئەخلاقی یعنی دەنگ تۆمارکردن ئەوانە کەسانی سووک دەیکەن ئەتر بە هەر ناو لە خۆت بنێ ئۆپۆزیسیۆن بە کورتی ئۆپۆزیسیۆن بوون کۆمەڵێک پرۆسەی ئەخلاقی پرەنسیبیە ئەگەر ئەتوو لە نمونەی وشی دەسەڵاتی ئیتر بە هەر ناو لە خۆت دەنی ئۆپۆزیسیۆن بوون تۆ بەشەکی لەو پرۆسە ژەهراویەک دەفرێدرێ ناو کۆمەلگا